دوای زنجیرە دانوستانێکی دوور و درێژ دوجار ئەمریکا و ڕووسیا ڕێکەوتن لەسەر ڕاگەیاندنی ئاگربەست لە سووریا. ڕێکەوتنێک کە هەندێک لە گروپە ئۆپۆزیسیۆنەکانی سووریا گومانیان هەیە لە سەرکەوتنی و هەندێکیشیان پێشوازیان لێ کردووە. ناوەڕۆکی ڕێکەوتنەکە لەم چەند خاڵە پێکاتووە. یەکەم، لە ئێواری ڕۆژی دووشەممە 12 ئەیلوولەوە ئاگربەست لە نێوان حکوومەتی سووریا و گروپەکانی ئۆپۆزیسیۆن دەکەوێتە قۆناغی جێبەجێکردنەوە. دووەم، ئەگەر بێت و ئاگربەستەکە بۆ ماوەی هەفتەیەک بەردەوام بێت، ئەوە ئەمریکا و ڕووسیا ناوەندێکی ئۆپەراسیۆنی هاوبەش پێک دێنن بۆ هێرشکردنە سەر ئەو گروپانەی هەردوو وڵات بە گروپی تیرۆریستیان ناساندووە. تا ئێستا ئەمریکا و ڕووسیا تەنها لەسەر دوو گروپ کۆکن، ئەوانیش داعش و گروپی فەتح و شام یان بەرەی نووسڕەی پێشووە. ڕووسیا تا ئێستاشی لەگەڵدا بێت بەشێک لە گروپە ئۆپۆزیسیۆنەکانی دیکەی سووریای پێک گروپی تیرۆریستیە، بەڵام ئەمریکا ئەو گروپانی وە گروپی ئۆپۆزیسیۆنی میانڕەو ناساندووە. سێم، سوپای سووریا نابێت هێرش بکاتە سەر ئەو ناوچانەی لە کۆنتڕۆڵی گروپە ئۆپۆزیسیۆنەکاندایە و هەروەها فڕۆکە جەنگیەکانی سووریاش نابێت بۆردومانی ناوچەکانی ژێردەسەڵاتی ئۆپۆزیسیۆن بکەن. چوارەم، حکوومەتی سووریا دەبێت گەمارۆی سەر هەموو ئەو شار و ناوچانە هەڵبگرێت کە پێویستیان بە گەیاندنی هاوکاری مرۆیی هەیە. دوابەدوای ڕێکەوتنەکە سێرگی لاڤرۆف وەزیری دەرەوەی ڕووسیا سەبارەت بە هەڵوێستی حکوومەتی سووریا ڕایگەیاند. حکوومەتی سووریا ئاگاداری ڕێکەوتنەکەیە و ئامادەی خۆشی دەربڕیوە پابەندی ڕێکەوتنەکە بێت. ئۆپۆزیسیۆنی سووریاش هەرچەندە بەگشتی پێشوازیان لە ڕێکەوتنەکە کردووە، بەڵام گروپە جیاوازەکانی ئۆپۆزیسیۆن بۆ چوونی جیاوازیان هەیە. هەندێکیان گومانیان هەیە لە سەرکەوتنی ڕێکەوتنەکە و بە دووری دەزانن حکوومەتی سووریا پابەندی ئاگربەست بێت و بەرپرسیارەتیەکەیان خستۆتە ئەستۆی ڕووسیا. بۆ پێی بەشار ئەسەد بێپرسی ڕووسیا هیچ هەنگاوێک نانێت. بەشێکی دیکەشیان پێیان وایە بەشار ئەسەد ئاگربەستەکە وەک دەرفەتێک دەقۆزێتەوە بۆ ڕێخستنەوەی سوپا و کۆکردنەوەی هێزی زیاتر بۆ شەڕی حەلەب. بەشێکی دیکەشیان پێیان وایە ڕێکەوتنەکە دەتوانێت کۆتایی بە ئازارەکانی هاوڵاتیان بهێنێت لەو ناوچانەی لەژێر گەمارۆی حکوومەتی سووریادان. لەسەر ئاستی نێودەوڵەتیشدا جگە لە نەتەوە یەکگرتوەکان یەکێتی ئەوروپاش پێشوازی لە ڕێکەوتنەکە کردووە. هەر لەم چوارچێوەیەدا فێدریکا مۆگرینی بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا داوای لە نەتەوە یەکگرتوەکان کردووە پێشنیازەکانی خۆی ئامادە بکات بۆ قۆناغی ڕاگوزەری سیاسی لە سووریا. تورکیاش پێشوازی لە ڕێکەوتنەکە کردووە. وەزارەتی دەرەوەی ئەو وڵاتە لە ڕاگەیەندراوێکدا ئامادەی خۆشی دەربڕیوە لە ڕێگەی نەتەوە یەکگرتوەکانەوە هاوکاری مرۆیی بگەیەنێتە حەڵەب.